بێگومان تۆ کە گەورە ئەبی کە ئاگەیتە تەمەنی ئامادەی دوای زانکۆ دوای ئیش و کارێکەکەی هەمیشە کە مامۆسای سەرەتایی و بنەڕەتیەکە دەبینیتەوە شانازی پێوەکەی ئەویش پێی خۆشە بێ کە ئەو مناڵە لە ژێر دەستیا بوو و ئێستا گەورە بووە بە شتێک جا بۆ خۆم زۆر خۆش بوو ئاوات کە ئێستا لە شوێنێکم لە بابەتە ئیداریەکە هەندێک مامۆستا دێتەوە بۆ لام کە ئیش و کاریان بۆ دەکەم باشە مامۆسای خۆم بوون لە ناوەندی لە ئامادەی هەستێکی خۆشە جاوەرە مامۆستاکەت داهێنەری تەواوکردنی خوێندنت بێت دەست بگرێ بۆ هەموو قۆناغەکان باشە لە حاڵەتێکی تایبەتیشە جا ئەمە هەم شانازیە هەم دڵخۆشیە هەم نازانم ئەتر ئەو هەستانەی کە مرۆڤ بەری ئەکەوێت کاک ڕێیان هێچێکە لەو کەسانەی کە لە بنەڕەتیە لەگەڵ مامۆستا لەمیعەیە یەکیان گرتووە و دەستیان گرتووە بۆ ئەوەی لە ژیانی خوێندنیان سەرکەوتووە مامۆستا لەمیعەش بە خۆشحاڵانەوە ئەوەنە بە جوانی دەستی گرتووە وەکو مرۆڤێک وەکو کوڕ و هاوڕێ و قوتابی و خوێنکارەکە نا وەکو مرۆڤێک دەستی گرتووە بۆ ئەوەی لە ژیانیدا بتوانێت کە گەورە بوو کاکە ڕێیان کە هەمیشە بیر لەوە بکاتەوە کە لە سەرەتایی چێ دەستی گرتووە جا هەندێ ئاوەتەڵێن مناڵ بیری تیژە هەندێشتر لە بیر ناچێتەوە جا ئەو بیرتیژیە کاکە ڕێیان ئیسا لەوانەیە زۆر بەباشی ئەو بیرتیژیەی هەبێ با بچینە لایەن و بە خێراتنیان بکەین دوایی ئەچینە لای راپۆرتێک کە لەسەر کاکە ڕێیان ئامادە کراوە هاوکارانمان لە بەشی هەواڵ باینتان باش بەخێر بن ئەحواڵتان چۆنە تا دروست باشن ئینشاءڵڵا سەرەتا راپۆرتێک ئەبینین سەبارەت بە چیرۆکی سەرکەوتنی کاکە ڕێیان و مامۆستا لەمیعە دواتر درێژە بە پرۆگرامەتی فەرمووی دوای 19 ساڵ خوێندن دوجار ڕێیان کە گەنجێکی نابینایە توانی بڕوانامەی بەکالۆریۆس لە زمانی کوردی لە زانکۆی کەرکووک بەدەست بهێنێت. چیرۆکی ڕێیان ئەو کاتە دەست پێدەکات کە لە تەمەنی 4 ساڵی بەهۆی تەقینەوەی من پیایدا هەردوو چاو و دەستێکی لەدەست دەدات. کاتێک دەیەوێت بچێتە قوتابخانە بەڕێوبەرەکەی دەڵێت وەری ناگرم، بەڵام ئەو کاتە مامۆستایەکی دەڵێت من بەرپرسیارەتی لە ئەستۆ دەگرم و وانەی پێ دەڵێم. بۆیە ڕێیان دەست بە خوێندن دەکات. دوای تێپەڕینی 19 ساڵیش ڕێیان ئەو مامۆستایی بیر ناچێت و بۆ ئاهەنگی دەرچوونەکەی بانگهێشتی دەکات. بێگومان ئەمڕۆ هەستێکی زۆر خۆشم هەیەوە زیاتر دڵخۆشم بە هاتنی مامۆستا لەمیعە چکە ماوەیەکی زۆر بوو نەمبینی بوو بە یارمەتی خزمەکانم و هاوڕێکانم توانیم بیدۆزمەوە بانگێشتی کەم بۆ ئاهەنگی دەرچوونەکەم. مامۆستا لەمیعە نمونەی مامۆستا بوو فێری کردن کە مامۆستایەتی ئەبێ چۆن بێ ئەبێ ئەنی لە خۆمان ببورین بۆ ئەوەی کە خوێندون و خوێندەواری بگەێنین بە هەموو کەس چکە مامۆستا لەمیعە لەسەر مەسئولیاتی خۆی منی بردە مەکتەب و لە کاتی خۆی گرتا منی فێرکرد چونکە حەزیشەکەم بزانم قورسترین شت ئەوەیە کە تۆ بتوانی نابینایەک فێری نووسین بکەیت. مامۆستا لەمیعە من نابینا بووم کە فێری نووسینی کردم بە کارتۆن حرفەکانی بڕی و نیشانی دام کە تابیان ناسمەوە و دواتریش لەسەر تەختە فێری نووسینی کردم. خۆشم بە ڕێیانەوە یعنی تەوقعم ناکرد دوای 19 ساڵ ڕێیان ببینم هەر هەموو جاربیر مەکرە ئەموو دەبی ڕێیان چی لێهاتبێ گەشتی بێتەکەوە لەخوا بە زیادە ئێستا زۆر دڵخۆشم ماندووبوونی 22 ساڵە مامۆستام هەستەکەم ڕنجمان بە فیرۆ نەچوو لەم شارە بە تایبەت کە ڕێیانم بینی جگە لەوەی چەند خوێندکاری ترشمان بەڕێ خستووە بەڵام زۆر زۆر دڵخۆشم لەبەرەوەی من لە سفرەوە لەگەڵ یەکێ نابینا دەستم پێ کرد لەسەر مەسئولیەتی خۆم لە کاتی غێری دەوامە دەرزم پێ ئەوە دیان لە کاتی فرسەکانە فێرخێنەواریم کرد لەبەرەوەی سفر بوو هیچی نەئەزانی و چاوشی نەیبینی دەستی ڕاستەشی نەبوو. ڕێیان لە زانکۆی کەرکووک بەشی زمانی کوردی لە کۆلێژی پەروەردە تەواو کرد و بە وتەی مامۆستاکانی خوێندکارێکی خۆشەویست و بەتوانا بووە و هەمووانیش هاوکاری بوون تا بگات بە ئامانجەکەی. لە خوێندکارە بەتواناکان و سەرڕای نابینایی
خۆی کە توانیوێتی بگاتە ئەم پلێ و بەڕوانامەی بەکەلۆرۆز لە زمان و ئەدەبی کوردی وەربگرێت ئومێدەوارین بتوانێت لە ئایندەیە ببێت تەمایەی پێگەیاندنی نەوەکانی ئایندە و لە هەمان کاتە خزمەت بە فەرهەنگ و کولتوری کوردی بکات. ڕەیان سەرباری ئەو ئاستەنگیانەی بەهۆی کەم ئەندامی لە ژیانی ڕۆژانەی تووشی بوو توانی سەرکەوتوو بێت و ببێتە نمونەیەک بۆ هەمووان. ئەو ئێستا ئامانجی زیاترە و دەیەوێت لە داهاتوو ماستەر و دکتۆرا بەدەست بهێنێت و ببێتە کەسێکی زیاتر سوودبەخش بۆ خوێندکار و کۆمەڵگاکەی. شاڵاو عومەر، کەناڵی کەرکووک. زۆر باشە. ئەوەی بینیمان چیرۆکی سەرکەوتن و ئاهەنگی دەرچوونی مامۆستا ڕەیان بوو کە بە هاوکاری مامۆستا لە میعاد توانیوێتی لە سەرەتاکانی تەمەنیدا کە تازە ئەچێتە قوتابخانە بە هاوکاری مامۆستا لە میعاد فێری خوێندن و خوێندەواری بێت. ئەگەر چی کاکڕیان خاوەن پێداویستی تایبەتە، بەڵام مامۆستا لە میعاد هاوکارێکی سەرەکی ئەو بووە. گفتوگوی زیاتر لەگەڵ میوانەکانمان دەکەین. کاکڕیان، سەرەتا پیرۆزت بێ بڕوانامەی بەکەلۆرۆست بەدەستهێنا لە زمانی کوردیدا. زۆر سپاس، مەمنونتانم، دەستان خۆش بێ بۆ ئەم بانگەشکردنە. سپاس بۆ تۆش. ئەگەر سەرەتا باسێکی خۆتمان بۆ بکەی، ڕووداوێک کە بەسەر تۆیە هاتووە لە تەمەنێکی مناڵیدا، ئەم ڕووداوە چۆن بووە، دواتر وردە وردە ئەچینە نێو قوڵای بابەتەکە و باسی کاتی خوێندن و دەرچوونت ئەکەین. بەڵێ، من سەرەتا لە ساڵی 2004 با بڵێن کۆتایی 2004 بە کارێکی تۆرستانە تۆشیم حاڵەتە بووم. ئیتر کەوتبمە حاڵەتێکی دەرونی ناخۆشەوە، هەم جەستەیی زەرەرم بەرکەوت، هەم دەرونیان هەستم بە نامۆیی ئەکرد، هەستمە کرد لە مناڵەکانی تر جیاوازم و شتێکی تازە بوو کە بۆ مناڵ قورسە لەگەڵ بارودۆخێکی ئاوایە خۆی ڕابێنێت. منیش شتێکی ئاوا نەبوو کە بتوانم لەو بارودۆخە دەربچم و دڵسۆزی و خەمخۆری کە سوکاریشم کە زۆر نانەهێش مەسەلەن تێکەڵی مناڵی تر بووم و بچمە دەرە و ئەوانە بۆی عەزیەت نەدرێم، وای کردبوو زیاتر هەر بە گۆشەگیری بمێنمەوە. بە ساڵی 2007 کە وەختی خوێندنم هاتبوو، بە تایبەتی کە خوشک و براکەی ترم لە من گەورەترن، ئەوان لە مەکتەب بوون و هاوڕەکانم لە مەکتەب بوون، بەردەوام مەسەلەن ئەم بینین ئەچوونە مەکتەب، باسی مەکتەب و مامۆستا و ئەم شتانیان ئەکرد و دەرسیان ئەخوێن، زۆر حەزم ئەکرد میشک ئەوان بچمە مەکتەب. بەڵام هەمیشە گوێم لێ بوو کە ئەنەوت بۆ ئەم نابێ، عەزیەت ئەدرێ، مەسەلەن ناتوانێت بێت و بڕوا، ناتوانێت بنووسێ، ناتوانێت بخوێنێتەوە، ئەبێ مەکتەبی تایبەت هەبێ بۆ ئەمانە. بەردەوام گوێم لەم قسانە ئەبوو، بەڵام نەشمەزانی مەسەلەن بۆچی من ناتوانم وەکو ئەوان بخوێنم. هەتا ڕۆژێک لەگەڵ دایکم چینە کۆبوونەوەی دایکان و باوکان کە خوشک و براکەم لەو مەکتەبە ئایان خوێن کە مامۆستا لە میعاد تێیدا مامۆستا بوو. ئیتر سوبحانەڵڵا چەند دایکم لەگەڵ چەند مامۆستا قسەی کرد، من وەکەوەی کە خۆی گەورە خست بێتێ دڵم لەبەردەم مامۆستا لە میعاد دەستم بە گریان کردوتم، مامۆستا با منیش بێم بۆ مەکتەب وەک ئەو تەلەبانە و حەز دەکەم بخوێنم. ئیتر ئەو کاتە منی بردە ئیدارە، وتی ئەبێ ئەم قوتابیە وەربگیرە لێرە و بخوێنێ. هەرچەند سەرەتا ڕێگە نەئەدرا، بەڵام مامۆستا لە میعاد لەسەر مەسئولیاتی خۆم ئەگەر وەریشی نەگرن با هەر بێت تێکەڵی کۆمەلگا بێت، وەکو ئەو تەلەبانە هەست بکا کە ئەمیش ئەتوانێ بخوێنێ. اینجا ئەتوانم بڵم مامۆستا لە میعاد هەم مامۆستا بوو بۆ من، هەم دکتۆری دەرونی بوو، هەم هاندەرێکی گەورە بوو کە هەتا ئێستاکەش لە ژیانمە بمەوێ هەر شتێک بکەم ئەزانم کە ئەتوانم. ئەوجا ئەو کاتە ئەوە مامۆستا لە میعاد منی وەرگر وەکو گوێگرێک لەو مەکتەبە، بە کارتۆن حرفە کوردەکانی بۆ من ئەبڕی، نیشانی ئەدام تا بیان ناسمەوە، بە مدەتێکی کەم هەموو حرفەکانم ئەناسیەوە و دواییش فێری نووسینی کردم لەسەر تەختە. بەڵێ، وڵا کاکەڕیان، ئەوە هەموومان شانازی بە مامۆستا لە میعادکەین، هەمیشە وتراوە سەربازی ون بۆ ژیانی تۆ. مامۆستا لە میعاد سەربازێکی ون بووە. مامۆستا لە میعاد باسی ئەو هەستم بۆ بکە کە چۆن توانیت تۆ چۆن ئەتوانی هاوکاری کەسێ بکەی ئاوها بەو شێوەیە، لەبەرەوەی
هەر بە جددی تۆ جار وایە کەسێک لەسەر شەقامەکەیە دەستی ئەگری جاوەرە لە قوتابخانەکەی خۆت بێ بەرپرسیارەتیەکرد لەسرە تۆ ئەتەوێ هەموو قوتابیەکان هەموو خوێنکارەکان پێ بگەینی بەڵام نابێت جیاوازیشکی لە بینیانە بەڵام ئیتر تۆ کەسێک دێبۆلا دەبێت زیاتر ڕێزی لێ بگری زیاتر تەشجیعیکەی زیاتر لەگەڵ یابی زیاتر بۆ نمونە کاتی بۆ تەرخانکەی باسی ئەوم بۆ بکە چەندێت تۆ ئاسوودە بووی کە دەستی کاکڕیانت کرد بە دیارە قەدەر وای کرد من ڕێیان ببینم بوومە سەبەب بۆ ئەوەی بگاتە ئەم ڕۆژە ڕێیان کە زۆر بەزەیم پێ هاتەوە لە دایکم پرسی بۆ وای لێ هاتووە تەفاسیلی بۆم باس کرد خۆشی دیار بوو زۆر هەستێکی زۆری خۆشی هەبوو ببێتە یعنی خوێندکە لەو مەکتەبە من ئەو کاتە معاون بووم لەو مەکتەبە سوڵتە یەکەم نەبووم برمە لای بەڕێوەبەرەکەوتم با ئەم کوڕە لەگەڵ تەلەبەکانە بخێنێت من خۆمەزانم وەک ئیداری ئەمە نابێ وەرگیرێت چونکە هیچ تعلیماتێک نەبوو ئەو کاتە وەرگرتنی ئەم جۆرانە وتی نابێ و مەسئولێتە وتم کاکە لەسەر مەسئولێت من هەر مهم با تێکەڵی مناڵ بێ کۆمەلگا بێ ئەم مناڵە نەفسێتی زۆر هیلاکە خۆم فێر خێنەواری یەکەم ڕۆژانە لەگەڵ خوشک و براکانی ئەهات خۆمە وەختە ئەلفبەی پۆلی یەکەمەدایە و معاونش بووم ئەم بردە پۆلەکە دامەنا وەک گوێگرێ هینە سێرم کرد لە هەمویان ئازاترە کە سێرم کرد ئازاترەشە زوو وەرەگرێ بەس بەدەنگم ئەو کاتە لە کاتی فرسەکانە ئەگەر ئیشی ئیدارەم نەبووە ئەم برە ژوورەکەی خۆم لەسەر کارتۆن هەموو پیتەکانم دروست کردبوو یەک ڤیدیۆکان کۆنەکانش دیارە دەستی لێ ئەدا بە هەستی خۆی فێرە بوو نووسینەکەش لەگەڵ دەستی منە پەنجەی منە دام ئەنا ئەمود بۆی ڕاست دەرچێ نووسینەکەی لەسەر تەختەکە دەسم دا ئەنا ئەمود دەسم لەکوێی پاڵ بە دەسم منێ ئەلێ بنووسە دوایی پاڵی بە دەسمەنا پیتەکەی ترین ئاوا فێرم کرد الحەمدلله زۆر دڵخۆشم دوای 19 ساڵ زۆر زۆر سوپاسێکم یعنی چەندەها خوێندکارمان بەڕێخستۆ ماوەی 22 ساڵ بەڵام کەسی وەک ڕێیان نەبوو بە دوای من بگەڕێ دوای 19 ساڵ من بدۆزێتەوە سوپاسێکم شانازی پێواکەم سەربەرزم کە ئەم بۆ ئەم ڕۆژە کە بینم بەم خۆشیە هیوادارم ماستەر و دکتۆراژ بخێنێ ئینشاءالله ئینشاءالله مامۆستا دوجار کە بەر لەوەی کە ئێستا کاکڕیان بدۆزیتەوە دوجار تا قۆراغی چەند لەگەڵ کاکڕیان نابوویتەوە من هەرەوە نەفێری تەلەبە نەبوو لەو مەکتەبە نانا یۆگر بوو من لەسەر مەسئولێت خۆم فێری خێنەواریم کرد تقریبا ساڵێک لام بوو دوایی من لەوێ نەمام ئەمش بۆ خۆی لەگەڵ خوشک و براکانی بەدەنگ ئیتر دیار بوو پیتەکانی ناسی لە ماڵەوە ئازا بوو دوای ئەوە بزانام دەورە سەریعەیەکیان کردبوو لە سلێمانی ڕێیان خۆی باسیکە دەورە سەریعەک سەرەتا ساڵی 2011 لە کەرکووک کرایەوە ئێمە تا شەشی سەرەتایی لەوێ خوێنمان و دواتر من لەبەرووی کە پەیمانگەی تایبەت بە نابینایان لە کەرکووک نییە لە هەولێر و سلێمانی هەیە بەڵام لە کەرکووک نییە من چوومە سلێمانی بۆی لەوێ بەردەوام بم ماندوو نەبن کاکەڕیانجانەوە هەستە چۆنە تا ئێستا هەمیشاڵێن بیری مناڵ تیژە چۆن بیر دەکەوێتەوە کە مامۆستا لە میعافێری هەندێک بابەتی کرد چۆن جاروایە لە ژیان تا هەندێک بابەت بیر دەکەوێتەوە چۆن بیری ئەوە کەوتەوە کە لە ڕۆژی تەخەڕوجەکە تا لەگە مامۆستا لە میعایا وێنە بگری من سەرەتا کە دەستم کردە خوێندن زۆر بە گڕوتینەوە دەستم کرد بە خوێندن و من کەرکووکم جێیە چوومە سلێمانی بە ئەوی کە بەردەوام بم لەوێ چکە بە تەنیا ئەمامە و یعنی تۆزی ئەستەنگی ئەهاتە ڕێم زۆر جاروام لێ ئەهات ئەمە دواز لە خوێندنە هێنم نامەوێ واز تەواوی ناکەم بەڵام ماڵەوەمان بە تایبەتی دایکم هەمیشە ناوی مامۆستا لە میعان وەکو کارتی فشار بەکارەهێنە ئەرون تۆ ڕەنجی مامۆستا لە میعا بەزایە ئەدەی کە ئەوە لەگەڵت ڕەنجی داوە ئەتر من کە ئامادەییشم تەواو کرد و وەختی ئەوە هات بچمە زانکۆ بڕیارمدا بێمەوە کەرکووک بڕیارمدا بێمەوە کەرکووک و لە زانکۆی کەرکووک بەردەوام بم کە هاتمەوە کەرکووک یەکسەر ئەوە کەوتە خەیاڵم چکە ماڵۆمان بەردەوام باسی مامۆستا لە میعایان نەکرد ئەنە زۆر ڕەنجی لەگەڵداوە نابێ واز لە خوێندن بینی من هەتا 2 ساڵیش وازم هێنا نەچوومە زانکۆ کە ئامادەیم تەواو کرد دوای ئەوە کە هاتمە زانکۆ یەکسەر قەراری ئەوەمدا کە مامۆستا لە میعا بدۆزمەوە و وەکو سوپاسکردنێک سوپاسی بکەم بەس
تأخيرم کرد بگاتە ئەو ڕۆژەی کە تەخەڕوج ئەەکەم بۆ ڕۆژی تەخەڕوجکردنم بانگێشی بکەم ئەنی ئەو 4 ساڵەکە ئەم خوێن هەر لە بیرم بوو بەڵام خۆم پلانت بۆی دانابوو بەڵێ بەڵێ ئەوە دڵسۆزیە مامۆستا لەمیاوە نییە زۆر سپاس دەکەم یعنی هەموو جابیرم لێکراومت ڕێیان ئەبێ کەوت بێتە کۆ چونکە ماڵیان نەما لە کەرکووک چوونە هەولێر ئەو مامۆستایانەی لە قوتابخانە یعنی ئەو کەسانە نەبینی لەبەرەوەی من بوومە بەڕێوەبەر لە شوێنێتر هاتمە منطقەی خۆم ئەموو ئەبێ گەیشت بێتە کۆ بیرمە کردەوە خەیاڵم لێ کردەوە کە ڕۆژی پێشەوە هاتن ماڵمیان دۆزیەوە زۆر خۆشحاڵ بووم ڕاستە کە ڕۆژی تەخەڕوجەکە مزعەکە لی پرسی وتی ئەوە هینە بینینی مامۆستا لە میعا زۆر کەس یعنی سێرمەکرد لە کۆمپێتەکانی یاود ئەو چاوی نابینە بەڵام ڕێیان یعنی کەوای وت مەبەستی بینینی ڕۆحی من بوو یعنی خۆتا ئێستا ئەو نازانێ شکلی من بەگوێ لە دەنگم بووە بەڵام تا مەزرۆی بینینی من بوو بە ڕۆحی ڕاستە نەک بە چاوی ڕاست بێگومان ئەو بەرکەوتنانە ئاساییە تۆ جارێک ئاوادۆنیە جاروای کەسەکە دەموچاوی ناشزانی چۆنە لە شوێنی خۆشەویستی و پەیوەندەی ڕۆحیە مرۆڤایەتەکە پەیوەست نییە بەوەی ئەی بینیان نایبینی وایە مهم ڕۆحەکەت ئاسوودە بێ بەو دەنگا تۆ سەیری تۆپێنەکە لەوانە کاکەڕیان ئێستاکانە سەیری ئەڵی سەیری تۆپێنەکە بەڵام لەگەڵ هاوڕێکانێدا بنیشێت لە من و تۆ لەوانەیە لە بابەتی کریسیان و میسیات بەتواناتر بێ لەوانەیە ئێمە ناو دووسێ یاریزان بزانین باش کاکەڕیان دۆزینەوەی مامۆستا لە میعا ئاسان بوو یانی توانیتان بە ئاسانی بیدۆزنەوە یاخود کاتێکی زۆرتان پێچوو تاکو دۆزیتەوە وەڵایی کاتی ویست سەرەتا هاوڕێکانم زۆر گەڕان ینی سبحان الله ئەچینە مەکتەبە ئەنوت لێرە دەوامی کردو ئەچینەوە مەکتەبە ئەنەوت لێرە نەماوە ینی تۆزێک کاتی ویست بەڵام ئەلحەمدوللا لە کۆتایە دۆزیمانەوە بۆ لە مزگەوتەوە بانگەواستان بۆی نەکرد لە مزگەوتەوە بانگەواستان بۆ ماوەستا لە میعا ئەگەر نەمان دۆزیاتەوە ئەوەشمان نەکرد نە ئامۆزایەکی مامۆستا بوو لە هین ئامادەی شێرکۆبیەکەس ئیتر مامۆستای لێبێ منی ئەناسی کاتی خۆی مامۆستا بووە لام مامۆستای ئینگلیزی بووە ئەو وتبووی ئەگەر وەک ئەوەی باسیەکەن من ئەزانم ماڵیان لەکوێیە و ئەگەر ئەو کەسە بێت وڵە ئەنوانی ماڵەکەیان داستێنم کرد میوڕۆیەکی لە دەرگایاندا ئامۆزایەکی بووتی من فڵان مامۆستام چەندێکە بۆتە گەڕێم مامۆستا وتم خێر وتی کاتی خۆی تەلەبەیە کتە بووە ناوی ڕێیان بووە ئەردوو چاوی لە دەستەوە من ئەمەم هەر لەبیر نەمابوو چونکە تەلەبەی ترم هەبوو ناوی داستان بوو لە ئامادەیەکە هەردوو چاوی کوێر بوو شەشی تەواو کرد ئەزانم بەشی دەرووناسی تەواو کرد جامیعای کەرکووک وتم نا من ناوی داستان بووە وتی نا مامۆستا ئەم ڤیدیۆی تۆنی ئەو ڤیدیۆی 2010 پێشانم وتم منم خێر چی بۆ ڕێیان چی بەسەراتە وتی چەندێکە بۆ تەگەڕێن مامۆستا ڕێیان ئەوێ بتبینیە تەخەڕوجێتی ئەمانەیە ئامادە بی تر زۆر دڵخۆش بووم بەڕاستی کە هاتنە ماڵەوە بە عایلە هەموویان ڕۆژە پێش تەخەڕوجەکە زۆر دڵخۆش بووم کە ڕێیانم بینی قەت تەوەقعم ناکراوە ببێت ئەم پیاوە خۆشی ئازا بوو زیرەک بوو هیوادارم بەردەوام بێ لە خوێندنەکەی ئینشاءڵڵا خوا باشتری بۆ بێنێتە ڕێگای ئامین ئەم کەم ئەندامی نەکاتە بربەستێ لەبەرەوەی حەز و ئارەزەکانی نەگاتە حەز و ئارەزەکانی مامۆستا لە میعا هەر دیوە سروشتێکی ژیانی جوایە خوای گەورە شتێکی لێسەنێتەوە دووشتی ترە پێدا کاگران باسی ئەوم بۆ بکە خوای گەورە ئەم بابەتی لێسەنوویتەوە تر ئەمە دەسەڵات کەسی تیانێ تووشی ڕووداوێک و قەدەرێ بوویتە بەڵام چی پێداوی ئەوەی کە ئێمە هەستمان پێ نەکردووە بۆ نمونە خێزانت دایکت باوکت برات خوشکت هەستی پێ نەکردووە خوای گەورە ئێمە هەستە پێکەین کە ئەم بابەتت لێسەندراوەتەوە بەڵام چی پێداوی ئەوەی کە خۆت هەستی پێ ئەەکەی وەڵایی سەرەتا ئەلحەمدوللا ینی من ڕازیم بە هەموو شتێک کە خوای گەورە پێم ئەدایان لێم ئەسەنێ وطبعا حەزی شەکەم بڵم هەر ئەوە بۆ ئێمە باشە کە خوای گەورە بۆی هەڵبژاردین ینی ئێمە خۆمان کە شتێک هەڵ ئەبژێرین دوای مدەتێک ڕەنگە پەشیمان بینەوە لەوەی کە بۆچی ئەو شتەمان هەڵبژاردو ئەو قەرارەمانداوە بەڵام ئەوەی کە خوای گەورە بۆ ئێمەی ئەوێت بۆ ئێمەی هەڵەبژێرێ هەر ئەوە تەواوە بەڵام ئەلحەمدوللا من سرەڕای ئەمەش هیچ ڕێگریەک دروست نەبوو لە ژیانما هەست بە هیچ قورساییەک ناکەم هەتا من کە هاتوومەتە کەرکووک ئەخوێنە من مەڵباوکم لە هەولێرە کە هاتوومەتە کەرکووک ئەخوێنم
من سەرەتا ویستم بچمە داخلی زانکۆ بەڵام سێرم کرد قەرەباڵغا و ناگونجێت بۆ من خانوم گرتووە خۆم بە تەنیا ئەژیم ینی هەموو ئیشێکی ماڵەوە خۆم ئەەکەم هەر لە چێش لێنان و ماڵ پاکردنەوە و ئیشی دەرەوە هەموو شتێک هەر خۆم ئەیکەم ئەلحەمدوللا هەر شتێک کە ویستی بێتم بیکەم هیچ بربەستێکم بۆ دروست نەبووە خۆی گەورە سەهلی کردووە لەسەر ڕێم الحەمدوللا ئەوە شتێکی باش. کاکڕیان لە ساڵی 2007 تا بەشداری لە پرۆگرامێک کردووە لە کەناڵی کەرکووک. بەڵێ ئەگەر باسێکی ئەو پرۆگراممان بۆ بکەیت چۆن بوو بەشداریت کرد پرۆگرامەکە چی بوو؟ پرۆگرامەکە ناوی ڕەنج و هیوا بوو بەس ئەوەی کە چۆن بەشداریم کردیان ئەوان چۆن منیان دۆزیەوە ڕاستی من ئەو کاتە زۆر بچووک بووم تەمەنم 6 ساڵ بوو زۆر نایەتەوە بیرم بەڵام ئەزانم هەر لەسەر ئەوە بوو کە من سەرباری وەزعی خۆم لە مەکتەب ئەخوێنم ویستیان بێن راپۆرتێ لەسەر ئەوە دروستکەن. ڕاستە جا ئەو بابەتە هاوکارانمان باسییان کردوتیان ئەگەر ئەو کاکەڕیانە بێ لەو بەرنامەی ڕەنج و هیوا بەشداری کردووە ئەو کاتە بە دوای هەندێک کەسی بۆ نمونە بەم شێوەیە گەڕان بۆی هیوایەک بدەنەوە هەم کەسەکە هەم دەور و پشتیشی چونکە ئەو کەسەی کە ئەس هەر ئێستاکانە ئەو کەسانی کە دانیشون سێرمانەکەن کاکەڕیان بیر لەواکەنەوە کاکە من هەموو جستم تەواوە بۆ ئەم کارە نەکەم بۆ نمونە سەر نەکەوم بۆ خوێندنم تەواو نەکەم زۆر کەسەیە ئێستاکانە دواکەوتۆ لە خوێندن هەرچەنێ خوێندنیش کاکەڕیان جۆرێک لە جۆرەکان جیهانگیری وای لێ هاتووە خوێندن بۆتە بەشێکی ئەساسی نەماوە چونکە ئەتوانی فێر ببی بەڵام وەکو کاکەڕیان ئەبێ ئیلا کەسێ دەستی بکرێت لە سەرەتای ژیانی وەکو فریادڕاستێکە وەکو ماوەسە لە میعا بۆتە فریادڕاستی سەرەتای ژیانی چونکی هەموو جار وتراوە یەکەم هەنگاو قورسە کاکەڕیان یەکەم هەنگاو تۆ پاڵپشتیەکی خێزان و مامۆسا لە میعاتە بووە شتێکی زۆر باش بووە مامۆسا لە میعا چی بە کاکەڕیان ئەڵێ ینی ئەمڕۆ وا لەگەڵت دانیشتووە و دوای ئەو چەند ساڵە ئەو هەستە باسکە پێشتریش پێم وتی ئەو هەستە باسکە کە چی هەر بازی هەستەکەت نەکرد ئێستەکەم زۆر خۆشەوە بەڵام دڵم زۆر پڕە یعنی ئەوە نە قسەی خۆشەکە بەرامبەرم گریانم دێ بە جددی ینی نەزانم چۆن ئێستا ئەبێ من سوپاسی ئەو کەم ئەگەر ئەو نەبووای من نابوومە پاڵەوانی ئەم چیرۆکە سەربا هەر سەربازە و نەکام یعنی من دوای 19 ساڵ ئێستا هەموو کەرکووک و کوردستان و جیانیش ماوەسا لە میعای ناسی خۆم الحەمدلله باش نەمە بەستم بەو شێوە فراوانە الحەمدلله یعنی من پێشترێکە بۆ تەخەرروجەکەش ڕۆی وتم حەزم لە ترند و مرند نییە ها نەڵێ بۆ ترندە ئیزاعەکانشم وتم بەڵام ئەم دڵی خۆشە دەرکەوێت و شانازی بە شادەکەی کە منش لەگەڵی دەرەکەوم ئێمە شانازی هەر شتێ ڕێیان پێ خۆش بێ من ئامادەم لەگەڵی بیکەم یعنی لەگەڵی دەستی ئەگرم پێشم وتووە هەر شتێکە پێویستی هەر چ کاتێ پێویستی بە مامۆستا لە میعا بێ من لەگەڵیان لە دوای ئەو کە یەکتان بینیەوە و بەرەو ڕۆژی تەخەڕۆژەزن ئێستا پەیوەندی تەلەفۆنی هەیە لە بینتان خۆی تەلەفۆنی بۆم کرد نامەی بۆم نامەی سەوتی وتم مەجالشم نییە بەڵام لەبەر خاتری تۆ هەر دێم ئەواشت یاخوا بەخێر بەنێمە شانازی بە کاکە ڕێیان و بڕوانامەکەشی دەکەین و شانازی بە تۆش دەکەین مامۆستایەکی کورد لە شاری کەرکووک توانیوتە بیتە نمونەیەکی جوان بۆ خوێندکارەکانت نمونەت زۆربەت سپاسانەکەم بە قوربان پرسیاری تر بکەم کاکە ڕێیان ئێستا ئێمە لە ژیانی تەکنەلۆژیاین لە ژیانی بەرەو پێشچوونی چۆن خۆت گونجاندووە لەگەڵ تەکنەلۆژیایە لەگەڵ مۆبایلە کۆمپیوتەرە وڵای الحەمدولله ئێستا مۆبایلە زیرەکانە سیستەمێکی دەنگیان تایە تایبەتە بۆ کەسانی کە نابینن اینجا ئەم سیستەمە هاوکاریمانەکە بتوانین هەر شتێک کە لە مۆبایلە هەیە بتوانین بەکاری بێنین هەتا بگاتە بابەتی ڕەسمگرتنیش تر بابەتەکانی سۆشیال میدیا و هەموو ئەمانە ئەتوانین بەکاربێنی چونکە ئەم سیستەمە وا دانراوە کە تۆ ئەچیتە سەر هەر شتێک لە ناو مۆبایلەکە بۆت ئەخوێنێتەوە بە دەنگ دواتر ئەتوانی مەسەن کلیکێ بکەی بۆ کردنەوەیان لاچوون لەسەر ئەو شتا بۆیە زۆر ئاسان بووە
ئەتوانین هەروکو کەسی ئاسایی موبایل بەکاربێنین. کاکرایان باسی سەردەمی سەرەتایی و مامۆستا لە میامان کرد با تۆزێک باسی سەردەمی زانکۆش بکەین. مامۆستاکانی زانکۆ تا چەند هاوکارت بوون زانکۆک و سنتەرێکی خوێندنی نابینایان نییە ینی تۆ زانکۆکە تایبەت نەبوو بە کەسێکی نابینەوەکو کەسێکی ئاسایی زانکۆ تاوا کرد. لەوێ مامۆستاکانت تا چەند هاوکارت بوون لە کاتی تاقیکردنەوەکانە لە کاتی دەوامی ئاسایی خۆتە؟ وەڵایی مامۆستایانی بەشی کوردی ڕێز و سڵام هەیە بۆ هەر هەمویان بە بێ جیاوازی نەک هەر بەتەنیا لەگەڵ من لەگەڵ هەموو تەلەبەکان مامەڵەی زۆر باشیان هەیە. من سەرەتا چوومە قسمی علم النەفس هەنی ئەو بەشە زۆر حەزم لێ بووم هەرچەند مامۆستاکانی ئەوێش ڕێز و سڵام هەیە بۆ ئەوانیش کەسانی زۆر باشن. لە زانکۆی کەرکووک قسمی علم النەفس لە تابقی 4 بوو قسمی کوردی لە تابقی 2. من هەموو ڕۆژێک کە ئەچووم هاتوچۆمە کرد بە قسمی کوردی ئاهاتم و ئەچووم هەر بۆ سڵاو و چاک و چۆنی مەرحەبایی کە لەو کاتی هاتوچوونەیە دروست بوو لە بینی من و مامۆستاکانی ئەوەیە حەزی ئەوەم بۆ دروست بوو بێمە بەشی کوردی ئەنی ئەوەنە مامەڵەیان جوانە ئەوەنە ئینسانی بەڕێزن مامەڵەیان زۆر باش بۆ لەگەڵمان من زۆر سپاسیانەکەم لێرەوە. ئەو حەزوار زۆر وای کردبێتە کوردیەوە. بەڵە سەرەتا من لە علم النەفس بووم. ڕاست هەمیشە وەکوینەکەی مامۆستا چیرۆکی مامۆستا لە میعاوە بووە یانیسا مامۆستاکانی زانکۆش بە تایبەتی کۆلێژی کوردی هەمویان سەربازی ونن بەرامبەر بە کاکەڕیان. کاکەڕیان ئەو زەحمەتیانی لە ژیانی خۆتا بینیوتە هەمووی بۆتە بۆ نمونە دەستگرتنێکت بۆی لە کە بوویتە شتێک لە ئیش و کارە ئیدارەکەیە چۆن هاوکاری ئەو کەسانە بکەیت کە تایبەتن وەکو بەڕێزێت چۆن پرۆژەیەکت داناوە لە ژیان تا هاوکاری ئەم کەسانە بکەیت؟ من لە قسەکانی پێشووترمە ئاماژەم پێ کرد کە من سەرەتایم تەواو کرد بۆ خوێندنی ناوەندی و ئامادەی چوومەتە سلێمانی لەبەر ئەوەی پەیمانگەی تایبەت بە نابینایان لە کەرکووک نییە و لە شارەکانی تر هەیە بەڵام لە کەرکووک نییە. من لەگەڵ هاوڕێیانی تریشم کە ئەوانیش ئەلحەمدوللا خوێندنیان تەواو کردووە قسەمان کرد ئەو ڕۆژەکە دوای ئەوەی کە ئێمەش بڕوانامەمان وەرگرت هەوڵ بدەین پەیمانگایەک بکرێتەوە لە کەرکووک بۆ کەسانی نابینە کە بتوانی خۆمان دەرسی تا بڵێنەوە خزمەت بە هاومەعاناتەکانی خۆمان بکەین مەرج نییە تەنها نابیناش هەموو ئەوانی کە پێویستیان بە تەربیە خاسەیە. بەڵێ دەستە خۆش بێم دووبارە بەخێر بێن زۆر سپاس کەمڕۆ لەگەڵ ئەگەر کاک ئاوارە تۆ شتێکت ما بێ. وەڵا من هیچم نەماوە جگە لە دەستخۆشی بۆ مامۆستا لە میعاو دەستە خۆش بێ بۆ کاکەڕایانیش یاخوا پیرۆز بێ ئەو بڕوانامەیە بێتە بڕوانامەی بەرزتر و بێتە ئەوەی کە ئێستاش هەموو کار بەدەستانە کە ئێستا گوێی لێمانە ئەو پەیمانگایە بکەنەوە لە شاری کەرکووک لەبەرەوەی هەم زەحمەتیە کە تۆ بچیتە شارەکانی تر هەم بۆ خێزانەکە زەحمەتیە هەم بۆ کەسەکەش زەحمەتیە بە هیوام هەموو کەسانی کە گوێی لێمانە لە دەوڵەمەندان کاربەدەستان لایەنی پەیوەندیدار و حەزبەکانیش لەبەرەوەی هەمومان دەزانین ئەبێ هەمومان پێکەوە دەستی ئەم چینە بگرین بۆ ئەوەی زیاتر بەرەو پێشەوە بچن لە پاشە ڕۆژە سوودیان لێ وەرگرین بۆ هەنێ بابەتی تر ینی لە ژیانکردنا خۆ هەرەوە نییە تۆ بێ ئیلا تەواو بیت و دەستت هەبێ و قاچە هەبێ بۆی ئیش و کارەکە بکەی لەوانەیە کە ئەوەی بە کاکەڕێیان بکرێ بە من ناکرێ هەر بەڕاستی لەبەرەوەی بە هیوام یاسایەکی تایبەتی شەبێ لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراق دەربکرێ بۆی زیاتر لە شوێنی کارەکان شوێنی ئەمانیش بێتەوە یاخود لە کۆمپانیاکان شوێنی ئەمانیش بێتەوە چۆن لە کۆمپانیاک دامەزرێنی ئاواتە بێ یاساییەک ژمێریاریەک ئیداریە کرد لەگەڵا بێ بە پێی شەهادە ئەبێ ئەم کەسانە هەبێ دەی با ئەگەر شەریکێکت دامەزران لەمڕۆوە با کەسێکی خاوەن پێداویستی تایبەتیشی تێدا بێ ئەبێ مەرج بێ بە هیوام ئەم ئیشە و کارانە بکرێ ئەگەر هەر شتێکتان هەبێت ئەوە بابەتێکە حەز بکەن باسی بکەن. سپاسدانەکەی مامۆستا گیان دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنامە جوانە
هیوادارم ئەوانەی گویان لە ئێمەوە بێ ئێمەیان بینی ئەو سنتەرە بکەنەوە لە شاری کەرکووک بۆ دەیان وەک مامۆستا ڕێیان بۆ ئەوەی ئەوانش بگەنە ئاواتەکانیان. سوپاسدانەکەم دووبارە. دەستە خۆش بێ. کاکڕیان ئەگەر تۆ شتێکت ما بێ تۆ باسی بکەین. سواسانەکەم دەستان خۆش بێت. من زۆر پێم خۆش بوو کە لە ڕۆژی تەخەڕوجەکەم و ئێستاش لەم بەرنامەی ئێوە خەڵک مامۆستا لەمیعە ئەبینن و کەسایەتی ئەو ئەبینن و ئێمە لە هەر بوارێکە ئیش ئەەکەین ئەتوانین چاکە و ئینسانەتی بکەین. جا مامۆستا لەمیعە سەرباری ئەوەی کە ئەرکەکەی خۆی بە جوانی جێبەجێ کرد و ئینسانەتیشی خۆشی کرد. من زۆر پێم خۆشە کە هەموو کەس بیبینن و بیناسن. دەست خۆش بێ. زۆر زۆر سپاس. جارێکیش پیرۆزت بێ یاخوا. زۆر سپاس. ئینشاڵڵا بڕوانامەی بەرزتر و ماستەر و دکتۆراشی بەدواوە بێت. ئینشاڵڵا زۆر سپاس. یاخوا بەخێر بێ سەرچاو.